ئێوارتان باش خوشکبرانی خۆشەویست ئامادەوانی بەڕێز زۆر خۆشحالم کە ئەوڕۆ لە ڕۆژی شوشە ئەوڕۆدا کە ئەو ئیتفاقە لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئیمزا کرا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە هەموو کەسبکاری شەیدە نەمرەکان و پێشەوە قارەمانەکان و هەموو ئەندام ویلایەن ژیرانی دۆستانی گۆڕان و یەکێتی دەکەم. دیارە ئەو فڕێکەوتنە لە پێناوی ئەوەیە کە بەرد بتە بەردی بناغەی دیموکراتی و بەردی بناغەی کە هەموو لایەنەکانی کە پەیوەندیدارن بەرداری بکەن لەو پرۆسەیەدا و بەرداری بکەن لەوەی کە مەزی میلەتەکەمان چاک بکەین و خۆشگوزەرانی بکەین. دیارە ئەوڕۆ لە ماڵی پێشمەرگەی دێرین و سەرکردەی گەلی کوردستان مام جەلال ئیمزا کراوە جێگای شانازێرەوە هەمووان. پێم وایە ئەم بە سوپاس پێ قارەمانەکان بکەن بەڕاستی لە شەڕی دژار تیرۆریستەکان و داعش دەوری کاریگەریانەوە بەڕاستی سوپاسی کاک مەسعود جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها کاکە حەمە و کاک جەعفەر و کاک هەموو هەموو فەرماندەکانی پێشمەرگە دەکەین کە دەوری کاریگەریانەوە لەو مەسەلەیە. وە کۆتاییدا جارێکی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە هەموو لایەک دەکەم هیوادارم کە بەڕاستی ئەو مایەی برایەتی و تەبایی نەکەوتە مایەی یەک ترازان و یان دەستکەوتە ڕێزی خەڵکی کوردستان چونکە ئەو مەسن ئەو ئیتفاقیە لە پێناوی ئەوەیە کە بەڕاستی هەموو لایەک یەکدەنگ بینە و ئیستیقلالی ئەوە دەکەین وەزی کاتە پێشەوە لای عێراق گەلی کوردستان مافەڕەوەکانی خۆی بگا هەموو شەڕ و جێسەرمان نەکەن و یەکجار بڕێتەوە سەر بەخۆی کوردستان بی هەر بژینە بۆ کوردستان. زۆر سوپاس.